الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز، خوشکانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا، و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خوشکانی بەڕێزم، برایانی ئازیزم، ئەم شەو بابەتێکی زۆر خەتەرناک هەیە، پێم خۆش بوو لە خزمەتتاندا پێکەوە هەڵوەستەی لەسەر بکەین. ئەویش بە خۆتان ئاگادارن مەسەلەی هەڵوەشانەوەی خانەوادە و عائیلە. بەڕاستی بابەتێکە جێی گرنگی پێدانە، بابەتێکە جێی گرنگی پێدانە، و ئەو بابەتە حەملەیەکی عالەمی لەسەر هەیە، حەملەیەکی عالەمی بۆ تێکدانی خانەوادە نەمێنێ. ئەگە لە یادتان بێ، بە تایبەتی ئەوانەی کە خوێندوویانە، ئەوانەی کە خوێندوویانە لە یادتان بێ، دوو جۆرە خانەوادەمان دەخوێندن: خانەوادەی بچووک، خانەوادەی گەورە. لە بیر و ماوە خانەوادەی بچووک بریتی بوو لە چێ؟ دایک و باوک و خوشک و برا. خانەوادەی گەورە بریتی بوو لە چێ؟ دایک و باوک، خوشک و برا، باپیرە و داپیرە. پرسیارێک و لێ دەکەم، پێم خۆشە برایان و خوشکان، چەند کەس خانەوادەی گەورە ماوە؟ یعنی خانەوادەی گەورە ماوە، دایک و باوک و منداڵەکان و داپیرە و باپیرە پێکەوە دەژین. دەست بەرزکەنەوە. یەک، دوو. ئەتوو داک و باوت ماون کاکە؟ نەماون برا. ئەتوو ها؟ بەخۆ باپیرە. ئەوش خوشکەش. یعنی تەماشەکە زۆر کەمە، زۆر کەمە. یعنی قەدیم زۆربەی زۆری خانەوادەکان خانەوادەی گەورە بوون. ئەمڕۆ خوشکانی بەڕێزم، برایانی ئازیزم، بەداخەوە دەڵێم زۆربەی زۆری ماڵەکان مانچیان لێ هاتووە وەکو هێلانەی چۆلەکەی لێ هاتووە. هێلانەی چۆلەکە دایک و باوک ماندوو دەبن، هێلانە دروست دەکەن، کە هێلانەیان دروست کرد ئەوجا هێلکە دەکەن، کە هێلکەیان کرد بێچووەکان دەردینن، کە بێچووەکەیان دەرهێنان ئەو بێچوانە کوڕ و کچن. باشە، گەورە بوون، باڵەفڕە بوون، داک و باوان نەناسنەوە. حەملەی عالەمی بەڕێزانم دەیانەوێ ئەوە بێت. لەبەرەوەی ئێستانەکە بۆ معلوماتی بەڕێستان، ئێستا لە ئەوروپا و لەو وڵاتانەی کە وڵاتی ئەوروپی و بڵێ جا پێداوەرە رووسیا و ئەمریکا و بەریتانیا، و چکە بەریتانیاش لە ئیتیحادی ئەوروپی نەماوە، ئەوانەش هەمویان تەماشە دەکەی مەسەلەی خانەوادە و عائیلە لە ناویاندا. ئەگە بڵێم سفر بۆتەوە نا، بەڵام لە سفر نزیک بۆتەوە. ئەدی ماوەستا ئەو زەوەزەیە چییە؟ هەمووی کچ و کوڕێکە یەکتریان بەدڵە و بەبێ مارەکردن و بەبێ مارەکردنی خۆیان، ها مارەکردنی مەنا، مارەکردنی مەنا، مارەکردنی شەرعی نا، یەکتریان بەدڵە ناچن لە کەنیسەش طقوسی دینی وان، طبعا نیوانش طقوسێکی دینیان هەیە بۆ لێک مارەکردن، ئەوەشیان لاداوە. دەیانەوێتن ئێمەش بەو دەردەبەرن. لەبەرەوە زۆر پێم خۆشە تەرکیزمان لەگەڵ یەک بێ ئەمڕۆ. یەک بەسەراتی خۆشتان بۆ دەجێڕمەوە.
طبعا سەرکەوتوو بوون ئەوانە لە هەندێک بواردا سەرکەوتوو بوون و بە تایبەتیش توانیویانە ژەهری خۆیان بڕێژن لە عالەمی ئیسلامی. دەڵێ لە گوندێکی کابرایە کەندێک مەڕی هەبوون، مەڕەکانی دینانەوە شوورەیەکی زۆر محکەمی بۆ دروست کردبوون. ئەو شوورە محکەمە شەو گەلە گورجێک هات بە دەوری هەموو ئەو شوورەی داچوون و هاتن کە لێنێکیان نەبینێ و بچن مەڕەکان بخۆن. دەستیان بە مزاهەڕەی کرد. ئەو پیاوە دکتاتۆرە مافی مەڕەکانی خواردووە، ئازادی بۆ مەڕەکان، دەستیان بە هوتافلێدان و بەزم و ڕزمەکی گورگان، مەڕەکان لە پشت ئەو شوورەی داوتێن بە قورعانەمە زۆر مەزڵومین. ئەمە بەخۆمان نەزانیوە هەموو زوڵمەمان لێکراوە. ئەوانیش کەوتنە جوولە و کەوتنە حەماسەت گرتنیان، کەوتنە سەر دەرگا بە شاخ و بە مثلن بە قۆچی خۆیان و بە سەری خۆیان دەرگاکەیان شکان. کە دەرگاکەیان شکان هاتنە دەرەوە لە چوارچێوەی ئەو شوورەیەی کەوتنە هەڵبەزین و دابەزین و گوندەکەیان بەجێهێشت. کە گوندەکەیان بەجێهێشت گەلە گورگ کەوتنە ناویان، کەل و کۆمیان کردن. واللهی خوشکە بەڕێزەکانم، برایانی ئازیزم، ئەمن ئەوەی کە دەیبینیم ئەمڕۆ کە هەمان شتە لە عالەمی ئیسلامی، بەڵام لە جیاتی مەڕ و گەلە گورگ ئەو مەسەلەی مافی ئافرەت و چەوسانەوەی ئافرەت و زوڵمکردن لە ئافرەت و بێداوەرە. یعنی وەرە ئەو چکە بابەتەکەمان مافی ئافرەت نییە، دەنات بە تەفسیل دەچوو مەسەلی ئەو حەقەی کە لە ئیسلام بە ئافرەت دراوە، لە هیچ دینێک بە ئافرەت نەدراوە. ئەو ڕێزەی لە ئیسلام بۆ ئافرەتدان دراوە، لە هیچ دەوڵەتێک و لە هیچ دینێک بۆ ئافرەتدانن دراوە. ئەو حورمەتەی کە خوا لە ئافرەتی ناوە لە هیچ معتەقەداتێکی دیکە لە ئافرەتدان نەندراوە. ئەگەر تەمەن باقی بێ، ئەگەر سڕەمبەر کەوتەوە، ئەمن پێم خۆشە هەر لەو چوارچێوەی بڕۆم. ئەو کاتەی تەماشە دەکەی خوای گەورە چۆن باسی ئافرەت دەکا لە قورئان، ئەوە تایبەت دەکەین بە هەنجین ئینشاءالله. بەڵام ئەمڕۆکە پێم خۆشە لە خزمەت چۆن نێڵین ئەو خانەوادانەی کە هەمانن لە باڵێک هەڵبۆشێنەوە، و ئەو جا چۆن خوشکانمان، باوکان، برایان، چۆن ئامادەسازی بکەین بۆ دروستکردنی خانەوادەیەکی سەرکەوتوو. ئەوە زۆر گرینگە. جارێ خۆشەویستانم، خوای گەورە تەبارەک و تەعالا لە سوورەتی نەحل ئایەتی 16 خوای گەورە تەماشەکە چ دەفەرمێ دەربارەی ئەو خانەوادەی کە ئەمن و تۆ باسی دەکەین، ئەو خانەوادەی کە ئەمن و تۆ تێیدا دەژین. دەفەرمێ والله جعل لكم من بيوتكم سكنا. باشا، وجعل لكم تماشى والله جعل لكم من بيوتكم سكنا وجعل لكم من جلود الأنعام بيوتا تستخفونها يوم ظعنكم ويوم إقامتكم ومن أصوافها وأوبارها وأشعارها أثاثا ومتاعا إلى حين. ما بس ما نيك خالة ليرانا إنسان أو شوينيك السكناي وأقري ليديتو تيدا إصراحت دكا شوية مالي خيزانيتي مالي خوينية أو دي مسألة دوها بتفصيل أو زارينا چکە ئەو خانوانەی کە تێیاندا دەژین، ئەو ماڵانەی کە تێیاندا دەژین، بەڵێ لە دائیرەکە تاپۆی بە ناوی ئێمەیە، بەڵام لەلایەن خوای گەورەوە تەبارەک و تەعالا تاپۆکەی بە ناوی ئافرەتانە. لا تخرجوهن من بيوتهن. ئەو لە کاتی شیقاق و لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیانیش لە ماڵەکانی خۆیان دەریان نەکەن، ناڵێ لە ماڵی خۆتان دەریان مەکەن. ئۆقرەیی و سوکنایی ئینسان لەکوێ دێتن؟ لە ماڵی خۆی دێتن کە خێزانیە کە منداڵەکانە. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چ دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. یەکێک لە نیشانە و علامەتەکانی گەورەی و عەزەمەتی رب العالمین چییە؟ هەردووکیانی ژن و پیاوی بۆ یەکتر دروست کردووە و لە تاکە شوێنێکیشە خوای پەروەردگار کە مەوەدە و ڕەحمە لە بۆ پیا و ژن بەکاربێنی، لە بۆ ژن و مێردی بەکارهێناوە، لە بۆ دایک و باوکی، بۆ نمونە لە بۆ کوڕ و خوشک و برا و کوڕ و دایک و باوکوانەی بەکار نەیناوە.
ئەوش لەکوێ دەست دەکەوێت لە ماڵێکی موسڵمان دەست دەکەوێت ماڵێک کە چوارچێوەیەک هێشتا دەستیان بە مزاهڕەی نەکردی لە شوورەکەی بێنە دەرێ ئەو شوورەیە ئیسلامە ئەو ئیسلامە مافی هەردووکانی دیاری کرد و کە ئێستا دێمە سەری خۆشەویستانی خۆم پێویستە لەسەر ئێمەی دایک و باوک پێشەوەی کە کچەکانمان بەشوو بدەین کوڕەکانمان بەشوو بدەین مەدرسەیەک بین دایک دەبێ مەدرسەیەک بێ بۆ کچەکان باوکیش دەبێ مەدرسەیەک بێ بۆ کوڕەکان چیان لێ بکەن فێری باڵەفڕینیان کەن کو تەماشە دەکەی ئەو چۆلەکەیە بێچۆکانی فێری فڕین دەکا دەبێ ئەو دایک و باوکەش منداڵەکانیان فێری چ بکەن چۆن ماڵێکی نوێ دروست دەکەن ماڵێکی نوێی سەرکەوتوو ئەرچی دایکانە من بەبیرمە لە تەمەنی مەها گەنجایەتیمە ئێستا و گەنجە جوانانەنا یعنی کە دەچوینە داخوازی ئافرەتێکمان داخوازی دەکرد دایکی پێشێموشتی دەیگو کوڕم خەمت نەبێ ئەزانێ شیوی لێنێتن ئەزانێ نانی بکاتن ئەزانێ کۆڵێ بکاتن ئەزانی جلکان بشوە خەمت نەبێ ئینشاڵڵا شەرمەزارت ناکا بۆ میوانان ئەدی ئێستا ئاچێوێن دەری دایک و باوکیاڵێ ئەڵێ کوڕم بەخێرێ سەرچان بەو خوا کچەیمە نزانی شیوێ لێنێ قبولمە نزانی نانی بکە قبولمە نزانی کۆڵێ بکە قبولمە هەر بەس بمدەنێتەوە دوایش تەماشەیەکە دەست بە چێشان دەکا کە بە خۆت قبولت کردووە ڕزای خوشک و برایانم بۆ خوشکە بەڕێزانم کچەکانتان فێری ئیشی ناو ماڵکن ئەو خاڵی یەکەمە چکە بەڕاستی بەشێک کە ئێمە تەماشە دەکەین کێشەی کۆمەڵایەتی دروست دەبێ و دێتەوە لامانەوە هۆکارێکە ئەی کاکە خۆم بۆ قبولت کرد بیدایەتی بۆ مەسەلەن دایکی بابی هەموو شتەکانیان پێگوت هەر گوتت قبولمە آخر وەڵای نەمدەزانی ئاوایە خۆ میدەم زانی نەمدەزانی ئاوالەیە ئەو جا دەبێ خوشکە بەڕێزەکانم دەبێ ئافرەت پێشەوەی کە بچێتە ماڵی مێردی خۆی دەبێ لێی حاڵی بکەی کە لەو ماڵی کە تێدا ماڵی دایک و باوچێتی میوانە کوڕ و کچ لە ماڵی دایک و باوکی خۆیان میوانن دەبێ بڕۆ بەڵام دەبێت و فێریان کێ کە دەچنە ماڵی ڕاستەقینەی خۆیان چۆن ژیان بەسەر بەرن ئەرچی دایکانە کە کچەکانیان فێری ڕێز و حورمەت کەن بەرامبەر بە پیاوەکانیان دمزەن نەبن نەک بڵێ کچم جا بتبینم شەرتی یەکەم جارە نەچی تەنازولکەی ئەوی گۆ سیرەت وڵێ پیواز تەماشە دەکا کچی لۆ دێتەوە لا چاوی هەندە لێ هاتیە دایە وەڵاوە نسحەت نەبوو لێت کردم پیاویش بە هەمان شێوە پیاویش ناکرێ بڵێ کوڕم جا بتبینم پیاو وەکو باو باپیرانی خۆ بچوو باو باپیرانت قەدیم کە ژنیان دینا بێریان پێدەکردن کۆڵیان پێدەکردن نان و شیویان پێ لێ دەنان شێوش چینەکی چاچیان لێ دەدان لە بابی خۆت کەوی لە ئاوا پیاو بە ناکرێ ئەو جا دەبێ فێریکەی ئەو ژنە ئەو کچە خۆی بە خاوەنی ماڵی مێردی خۆی بزانێت ئەو ماڵی کوتە کچە کە دێ لای ئێمە تۆ میوانی خاڵێکی دیکە خوشکانم دەبی فێری کچەکانیان کەن ئەو ئافرەتە ماڵی مێردی بە ماڵی خۆ بزانێنی مەبەستم پارە و سەرۆت و سامان و ئەوانەیە ئیسراف نەکات ئیسراف نەکات ئەو جا زگی بە ماڵی خۆ بسۆتێتە ناکرێ ئەتو مەسەلەن دەی قاپا ناشوە ڕۆژەکت پێنج شکاندن دوو ڕۆژانت هەفتە شکاندن دەی پیاو هەر پێ ڕابگاتم چی قاپوانە بینی هەر وەڵا هەر دوو قاپان بشوە پێنجانەش چینیت دەبی فێریکێک و قاپانە شوات فێریکێک و لە مەطبەقی ئیشیەکات ئەو جا دەبێ فێریکەی کچم کە چوە ماڵی خۆت دەبێ بزانی لەگە پیاوێک دەژی ئەو پیاو هەموو شتێکی لەگەڵە تۆ جیاوازە لەوانەیە تو حەزت لە شیوی سویر بیا و حەزی پێ ئەسڵەن پێی خۆشە یعنی ئەوەی هەنەبینی ناوچە خوێ هەنەبینیتن ئەتۆ حەزت لە شیر نییە و حەزی لە تفتیە فێر بن سڵح بکەن ئیتیفاق کەن چۆن بتوانن ژیانێکی بەختەوەر ئەوە بێت ئەو جا دەبێ فێریکەی کە ئەو کچە کە دەچێتە ئەو ماڵە
کە دوای دێمە سەر پیاوانیش مەڵێن وەڵام مامۆستا ئاوە چییە هەوشە هەر قەسفەکە لەسەر ژنانە دوای دێمە سەرەوە برا بەڕێزانە دەبێ فێریکەی سڕ پارێزی ماڵەکەی خۆی بێت سڕی مێردی خۆی لای دایک و باوکی خۆشیشی باس نەکات ئەنی دایک و باوکت هەموو کەس نزیکترن لای دایک و باوکت باس نەکەی چکە لەوانەیە تەجروبەت کامێر دەکەت هەندێک قسانت لەکن دەکا هەندێک سڕیاتت پێ دەڵێ گوێش هەڵدەخاتەوە بزانی داخۆ لە چ جیان ئەو سڕیاتت درکاندووە ئەگە ئەو سڕیاتت درکان سی قەومتمانە نامینی لە مابەینتان ئەو جارە هیچت پێ ناڵێت ئەو جا هیچت پێ ناڵێ معلوماتەکان کۆتایی پێدێن ئەو جا خاڵێکی دیکە زۆر گرینگە کچەکانتان فێرکەن خوشکانی بەڕێزم یعنی کاتێک کە پیاوەکانیان دێنە ماڵەوە با بەڕوویەکی گەش و بەڕوویەکی خۆش و بە زەردەخەنە و ئەوانە پێشوازی لێ بکات کێشە و مشکلەکانی لەگەڵ باس نەکات فێر بن کچە جوانەکانم خوشکە بەڕێزەکانم کچەکانتان فێرکەن مشکلەی ڕۆژ هەڵ نەگرن تا ئێوارە پیاوی دێتەوە جا هەرچی کە هەیە لە بۆی باسکاتن وەرە دانیشە جا پیاوەکە یەک و دوو کابرا دەردەپەڕیتە دەرەوە بەشێکی زۆری پیاوان خوشکە بەڕێزەکانی خۆم کە حەز لە ماڵەوە ناکەنەوە هۆکارەکەیەتی ژنەکەیەتی بۆ لەسە نانیە شیوەکی بۆ حازی بەڵێ شیوەکە خۆشە پاروی لێدا ئەزی پیاوەکە زانی ئەو کێشە و مشکلەمان هەیە ڕاست کابرا مەعیدەی دەگیرێت یان مەسەلەن دەی گلەی و گازاندە لە ژیانی خۆی دەکا ئەو ڕۆژ کوێ ماڵی برایەکەت مەسەلەن تەماشە کە ماڵی براتچیان هەیە ئەو جیرانەمانەوە ڕۆکەونتەرێکیانی ناوە فلان کەس ها سەلازەیەکی نا فلان کەس تەلەڤیزیۆنیا گۆڕی کابرا ڕاست مەعیدەی دەگیرێت خراپ ئەو جا خوشکە بەڕێزەکانی خۆم زۆر گرینگە پێکەوە تەفاهم بکەن وە لە هەمووی مهمتر زانان کە باسی بوجە و ئەوانە دەکەن دەڵێ بوجەی تەشغیلی لە ماڵەوە طبعا ئافرەت بە مەسوولی مالیەی بێت هەر بۆ معلوماتان ئافرەت مەسوولی مالیە بێ باشترە قەدری ماڵەکەی چاتر دەزانی بەڵام بە شەرتێکی ئافرەتەکە مسریف نەبێ تەبذیر نەکا ماڵ ئەوە نەکاتن ئەتو لەوانەیە بڵێ مامەسە جاخرم ناپێوە ماندی بوویمە ئەم نازانم کاکە پیاو لەوانەیە دەست واڵاتر بێتن ئەو زیاتر دەخەمی ماڵەکەیدایە بەڵام لەگەڵ ئەوەشدا با دەخیلەیەکتان هەبێت فێریکە لە ئێستاوە بڵێ کچم لەگەڵ پیاوەکەت ڕێکەوە دەخیلەیەکی دانێ ئەدی مامەسە هەموو پارەکەی منیە بە هەمووی خۆتە بەس ئەو دەخیلەیە کە ئەنەما بەلای داناچی هەتا کاتی تنگانەی چکە سبەینێ نەخۆش دەکەوی منداڵت نەخۆش دەکەون ژن بۆ کوڕەکەت دینی باشە کچەکەت محتاج دەبێتن خۆ کچی تووە دەبێ مەسروفی بکەی با لە لای مێردیشی بێ کە نەی بۆ چ دەکەیت ئەگەر ئەو دەخیلەیەت هەبوو فێرت کرد لە ئێستا ئەو دەخیلەیەکی دانا زۆر کێشت لە کۆڵ دەبنەوە ئەهام جارە دەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەو جا خوشکە بەڕێزەکانی خۆم یعنی ئێمە هەندێک عادەت و تەقالیدی عەشایری خۆمان لێبۆتە شەرع یعنی شەرم دەکەین لەگەڵ کچەکانمان دانیشین لەگەڵ کوڕەکانمان دانیشین نسحەتیان بکەین چۆن مەسەلەی هاوسەرگیری دەکەن پێیان بڵێن مەسەلەن چۆن یعنی بۆتە شەرمێک بەسەرمان داهاتووە لەبەرەوەی ئێمە پێشنیارێکمان کردو لێرانە خوازیارێکم مامۆستا موسلیم لێرە باە تم کاکە وەڵی زۆر زەرورە دووسێ مامۆستای ئاوە شەرعزان و واقع بین جا هەم لە خوشکان و لە پیاوانیش یعنی هەم خوشکان هەیان بێ پێم خۆشە و خوشکە بەڕێزانە بیکەن هەم برایانیش لێرانە بیکەن یعنی ئەو خوشک و برایانەی کە ژن دێنن ئەو خوشکانەی کە مەسەلەن مێر دەکەن ئەو خوشکە پێش بچێتە ماڵی مێردەکەی خۆی دەکەن ئەو دوو خوشکانە وەکو دەرسێک وەکو دەورەیەکی بۆ بکرێتەوە کو دەورەی خەیاتی دەکرێتەوە دەورەی نزانم جل شۆری دەکرێتەوە دەورەی چ دەکرێتەوە ئەو دەورەی زەرورە کچمە تۆ دەچێ ماڵێکی تایبەت ئاواشیان بەسەر دەوێت دەتوێ بەختەوەربی ئەگەر ئەو هەموو شتانەی پێگوتران بە مقدمە قەناعەتم وایە کە ئەو ماڵە تێک ناچێتن بەڵام هیچ شتێک بە کچەکەی خۆت نەڵێ کە چۆن دەرێ یعنی وەکو ئەوی وایە کە دەکەوێتە ناو حەقڵێکی ئەلغام
دەربازبوونی نییە لەبەرەوەی تەحمل ناکات لەو ماڵەی بۆ چکە خەلفیاتێکی نیە هیچ پێ نەگوتووە. ئەوجا با بێمە سەر ئەرچی باوکان. بەڕاستی برا شیرنەکانی خۆم ئێمەی باوک ئەرکمان هەرەوەندە نییە دەی کوڕەکەمان بە دوای ژنیدا بۆ بگەڕین زار ئێگاتان لە یەک شت بێت. ئەمڕۆ بە شودانی کچان زۆر قوڕسترە لە ژنهێنان لە بۆ کوڕان. عادەتەکە وایە کوردەواری خۆمە دەنام فەرق و جیاوازی پێ ناکەم بەس بۆ دەڵێم چووکە کچ مستەضعفەیە زوڵمی لێ دەکرێت. بزانن ئەو کەسێک کە دێتە سەر بەرتان ئەو کەسێک کە داوای کچتان دەکات داوای خوشکتان دەکات دەتەنێکی کچەکەی خۆت و خوشکەکەی خۆت. ئەگەر ئەهل نەبوو پێم خۆشە بزانن سبەینێ بەس سەرتان دەکاتەوە دەڵێ کاکە ئەوە کچەکەی خۆت ئەوەش کوڕەکە ئەوە ناویچە خوشکەکەی خۆت و ئەو جارەی دەبی عارەقەی شەرمەزاری بە نیوچاوانە دادێتە خوارێ ئەو زوڵمەم بۆ لەو کچەی خۆم کرد لەوم کچکەی وابە دەڵێ وەڵام مامۆستا من کچیان تەلاق داوم بۆ کاکە تەلاقیان داوە وەڵام مامۆستا زاوەکەمان مەشروب خۆرە ئێ بابە نەتدەزانی کەمە وەڵی مامۆستا دەمزانی بەس گوتم بەشم تۆبەی بکە ئێ بۆ لەسەر ئەساسی کچێت و لۆ ئەو زوڵمەی لە کچەکەی خۆت دەکەی کاکە کەنجینی تۆ بەکرد بۆ پیاوێکی ساڵح بابێتە پێشەوە. یعنی بڕۆنە مەحکەمەکان خوشکەکانی خۆ برایانی بەڕێزم دەزانن مەسەلەی ئەوڕۆ مەسەلەی کێشەی تەلاق و لێک جیابوونەوە یعنی مەترسیدارە لە وڵاتەی ئێمە مەترسیدارە لە وڵاتەی ئێمە. بڕۆ مەحکەمەکان لە حاکمەکان و لە مدەعی عامەکان بپرسن مصیبەتێکی گەورە ڕووی لە وڵاتی کردووە بۆ بە مزاهەڕەی گورگەکان بە هەڵەدا چووی گورگەکانی ئەو وڵاتە مزاهەڕەیان کردەمەش قەناعەتمان وا بوو کە ڕاستەکەن بە قسەمان کردن. خوشکە بەڕێزەکانی خۆ ئێمەی باوک ئەوجا بەڕاستی دەبێ کوڕەکانمان وا لێ ڕابینین ئەو کوڕە چۆنە و کچە لە ماڵی دایک و باوکی میوانە ئەو کوڕش لە ماڵی دایک و باوکی میوانە نابێتە خاوەن ماڵی خۆی هەتاوەکو ژن نەینیتن کە ژنی هینا دەبێتە خاوەن ماڵ ئەو کاتێ دەبی پێی بڵێ کوڕم تا دوێنێ کە من بەرپرسیار بووم لە تو لە بەیانیەوە جەنابەت بەرپرسیاری خۆتی و بەرپرسیاری خێزانەکەشتی دەبێت تەحملی بەرپرسیارەتی هەبێ تەحملی بەرپرسیارەتی هەبێ. ئەوجا ناکرێ هەر لە سەرەتاوە کابرا مەسەرەندەی بە قەرز و قۆڵ و بە دەرۆزە و بە ئیدی و ئیدی وەڵا بچیتن وڵا دەی دەسماڵی ڕابخاتن کاکە وەڵا هیچمان نییە و با ژنێ لۆ کوڕی دینم ئەدی دوایگە گواستەوە چ دەکەی لەبەرو دەبی لە ئێستاوە فێریکەین لەسەر پێی خۆی ڕاوەستیتن ئیشی بکاتن بە دوای کەسابەتێکی حەڵاڵ دابگەڕێتن کە بە دوای کەسابەتێکی حەڵاڵ داگەڕا ئیشی دەست کەوت ناوی خوای لێبینە یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەوەی کە توانای مارەدانی هەیە مارەیدانی هەیە بە ژن بێنێت ئەدێگە توانای نەبوو نەیبوو خوای گەورە دەروی خێری لێ دەکات و بەڵام با بە ڕۆژوو بێ. ئەو جابرا شیرنەکانی خۆم دەبێ کوڕەکانمان فێرکەین ئەو ڕەفیق و برادەرانەی کە دەبنە مایەی تێکدانی خانەوادەکان برادەرایەتیان نەکەن ڕەفاقەتیان نەکەن گلەیی لە خێزانت مەکە کوڕی خۆم سبەینێکە هەرچی لۆت و سەرسەری و شەلاتیە و دوو خۆیان دەی بێ ماڵەوە لە ماڵەوە دەی دانیشن دۆمینەی بکەن و قمارێ بکەن و بەزم و ڕزمی بکەن و دوایە داواش لە ئافرەتەکە کە ئافرەتەکی باش دەرچیتن. بزانە برادەرایەتی چێ دەکەی تا گەنج بووی دوێنێکە چێشە منێ کاکە هەرچەندە زۆر خراپە بەڵام ڕەفیقی مەکتەب بوون بەڵام کە بوێ خاوەن شەڕەف و ناموس دەبێ برادەرەکانی خۆ چاو پێدا بچێڕیەوە. لەبەرەوەی پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەلام لا تصاحب إلا مؤمنة باشە تەماشەکە لە ناو ئیماندارانیش دەفەرمی با هەموو ئیمانداراکنێتە ماڵێت ولا يأكل طعامك إلا تقي لە ناو ئیماندارانیش ئەهلی تەقوا نەبێ مەیڵێ فەرموو بۆرە مشکلت بۆ دروست دەکات.